گۆڕان ماڵئاوای لێ دەکرێت لە حکوومەتی هەرێمدا و سەرۆکی پەرلەمان دیسانەوە ماڵئاوای لێ دەکرێت واتە ئەمە هەمووی ئاماژن بەوەی کە ئەو دۆخە سیاسی لە هەرێمی کوردستاندا هەیە بەرەو توندبوونەوە چییە؟ من دەمەوێت ڕای تۆ بزانم لەسەرەوەی دەگوزارێ. ڕاستی شتێکی زۆر ناخۆشە هەروەکو باسم کرد کە ینی هەر لەم ڕۆژانەوە هەر خودی محوەرەکەی ئێمەش لە محوەری شەش لە گوێڕەوە پێش دوو شەو کە شەهیدمانداوە هێرشی دوژمنان دێتە سەرمان ئەم دۆخەی کە ئێستا لە ئارایە زۆر شتێکی ناخۆشە و جێگەی شەرمەزاریە بەڕاستی و ئێمە تێناگەینیش بۆ یعنی من شخصەن تێنەگەیشتم هیچ پارتێک نییە کە کورسی هەبێ و لە پەرلەمان نەبێ ینی لە حکوومەت نەبێ بڵین حکوومەتێکی بنکە فراوان لەبەرچی ئەو هاندانە ئەو تێکدەرانە بۆچی واکەن سەرمان لێ شێوە بەڕاستی نازانانی مەبەست چییە لەمە ئەوەی کە کراوەش لە خواحافیزی لە گۆڕان دەکرێت بەڕاستی نازانم خواحافیزیە یان نە بەڵام ئەوەی من گوێم لێ بووە و زانی و ماوە کە وەکو بڵێن ئیجراتێکی احترازیە لەبەر ئەوەی تندوتیژی نێتەوە ناو پایتەختی کوردستان ئەوەی کە لە سلێمانی و دەوروبەر کرا بۆ ئەوەی لێرە ڕێگە لێ بگیرێ و نێڵن ئەم ئاژەوە چیانە بێن لێرەش دەست بە ئاژەوە بکەن یا خوا نەخواستە سەرۆک پەرلەمان بۆ هاتبووە یان لە ڕێگە خەڵکانێکی خوێنگەرم یان هەرزەکارێک وەکو ئەوانە کە لەوێ تەحریک کراون بێن بێ احترامیەک بکەن خوا نەخواستە بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان یا خودی پەرلەمان ئەبووە شتێکی ناخۆش و ناشرین یعنی گەڕانەوەی سەرۆک پەرلەمان بەڕێی من باشتر بۆ لەوەی کە کێشەیەکی تر ڕوویدەوە. باشەواتە ئەوەی بەرامبەر بە گۆڕان دەکرێت لە بەرامبەر ئەوەیە کە گۆڕان لە پشت خۆپیشاندانەکانەوەیە لەم دەڤەرەدا لەو خۆپیشاندانانی لە سلێمانی و گەرمیان و ئیداری ڕاپەڕین بەڕێوە دەچن یعنی پارتی پێی وایە کە لە بەرامبەر ئەمەدا دەبێم ئیجراعاتە بکات؟ بەڵێ بە دیدی پارتی ئەوانن و مەدرەکیش هەیە کە ئەوانن و بەدا ئەمە تەنیا تەسەورە یان زانیاریە یعنی معلومەیە پارتی دەزانێت کە گۆڕان ڕێکخەری و هاندەری ئەم خۆپیشاندانانەیە کە لەم منتیقەیە بەڕێوە دەچێت. نەخێر معلوماتیش هەیە و مەدرەکیش هەیە لەسەر ئەم کارە کە تێکدەرانە کە گۆڕان کردویانە تەنانەت زیاتر لە مانگێکیشە خەڵکانێک حتا لە دەرەوە تەلەفۆنیان کرد گوتی کاک نوشێروان بە تەمای سەفەرە و دوای خۆی شتێکی وای ڕێخستووە کە دەست بە مزاهرات و ئاژەوەچیاتی خۆی بکاتەوە هەروەکو پێشەوەی کە بێتە ناو حکوومەت کە چۆن بۆ عینەن بەز بنێتەوە چکە بەڕێی ئێمەش لەبەر ئەوەیە چکە شعبیەتی لەدەستەوە ئەو هەموو وعد و عودەی کە بە خەڵکێکیدا بەداخەوە هەمووی درۆ دەرچوو هیچی نەکرا هیچیان پێ نەکرا و خراپتر بوو پێش ئەوەی کە وەزارەتی مالیە وەربگرن و بێنە ناو حکوومەت بەجددیەت و چەند وەزارەتی گرنگ وەربگرن ڕەوشی خەڵک زۆر باشتر بوو بڵێن بودجە باشتر بوو طبعا ناڵێن بۆ ئەوان دەگەڕێتەوە کە هەر هەمووی خەتای ئەوانە بەڵام ئەوان ئەبێ پێش هەمویان سنگە بن بێن واجی هەبن لەگەڵ خەڵکە کە دیفاع لە مۆزعە بکەن چونکە خودی وەزیری مالیەی خۆیانە وەزیری پێشمەرگەی خۆیانە ئەبێ بە هاتوانە دیفاعیان کردووە نەک بچن تحریکی خەڵکانێک بکەن و مێر منداڵ و هەرزەکاری کوڕی ئەم خەڵکە بە کوژ بدەن لە کاتێکدا ئێمە لە شەڕێکی قورس داین.